زۆر باشە هەر لەسەر ئەم بابەتە مەسلەی تەکنەلۆژیا کە ڕۆژانە ئەمەندە بە خێرایی گەشە دەکا و شتی نوێ دێتە پێشەوە مرۆڤ فریای ناکەوێت ئێمە باسیەوە ناکەین ئاخۆ تەکنۆلۆژیا چی لە مرۆڤ کردووە یا چی پێشکەش کردووە بەڵکو زیاتر هەر لەسەر ئەو راپۆرتی هەبوو کە تەکنۆلۆژیا بە دیاریکراویش ڤیدیۆ گەیم هاوشانی نەوت یا خەریکە لی تێپەڕێنە داهاتێکی گەورە بۆتە بزنێسێکی گەورە قسە لەسەرم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ژیار زیاد ڕۆژنامەنووسی ببورن ژیر زیاد و ڕۆژنامەنووسی تەکنۆلۆژی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاکە ژیر زۆر بە خێربی سەرسەر و سەرچاوان ئێمە زانیاریمان کەمترە لەسەرم بابەتە ئێوە گەنجن زانیاریتان زیاتر هەیە جا قسە لەسەر دواتر دەمەوێت بزانم گەنجی کوردیش دەکەوێتە چۆی ئەم تەکنۆلۆژیایەوە باش لە راپۆرتەکە هاتبوو دەڵێت داهاتی ڤیددیۆ یاریەکان ڤیددیۆ گەیمەکان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو گەیشتۆتە تریلیۆنێک دینار یعنی شتەکانی کەی بەجێشتەوە یا دۆلار ببوورە هۆکاری ئێمە چییە؟ بە تایبەتی 2 ساڵی ڕابردوو دەتوانین بڵێن کاتێککە خەڵک لەبەر کۆڕۆنا کەرەنتین بوو لە هەموو جیهان خەڵک چۆ ماڵەوە ینی کۆرۆنا هەر خراپ نەبووشتی باش خێرێکی گەورەی هەبوو لە بە کۆمپانیا تەکنۆلۆژیەکە باش خەڵک کە چۆ ماڵەوە زۆربەی زۆریان گیان بە ڕیمۆت کاریان دەکردواتە لە ماڵەوە کاریان دەکرد کاتێکی زیاتریان هەبوو بۆ بەسەربردنی ئەو کارە ئەو کاتەی بەتاڵی کە هیچیان کە بەردام لە ماڵەوەن چی دەکەن بە بابەتی تەرفیهی بەسەری دەبن بە تایبەتیش ڤیدیۆ گەیم بازاری ڤیدیۆ گەیم لە ماوەی 2 ساڵ ڕابردوو بژانەوەیکی گەورەی بەخۆبینێ یاریەکان لە شتێک کە تەنیا لە بۆ منداڵانە بۆ شتێکی عام تەنانەت لەو راپۆرتە هاتووە دەڵێ زۆرینەی ئەو کەسانێک یاری دەکەن تەمەنیان 35 ساڵ بەسەرەوەی خەڵک بۆ بەسەربردنی کاتێکی خۆش یاریەکان دەکەن و نرخی یاریەکانیش گران بوون ئێستا یاریەک بۆ نونە بە 60 بۆ 70 دۆلارە هەر یاریەک جا ملیۆنان و ملیۆنان کەس کاتێک کە یاریەکان دەکڕن داهاتی کۆمپانیەکان بەرز دەبێتەوە و دەگەڕێتەوە سەرەوەشکەوە ئەمریکا بە تایبەتی وەسین و لە ڕقم دوو هەوڵ دەدەن جگە لە داهاتی نەوتی مثلەن ئەو بازرگانیانێک کە بە سیاسی کراون بازرگانی تەکنۆلۆژی ئەوەندە گەورە و زەبەلا بکەن هیچ کەسێ نەتوانێت منافەسەیان بکە باشە کاکە ژیر یعنی ئەمە کە مادام بوو بە بزنس وڵاتانی تریش هەرچەنە وڵاتانی گەشە سندوش بیانی ئەوانیش تەماعی تێکەن سعودیە بۆ نمونە لە ناوێندا دەڵێت 14 ملیار دۆلار لە بەرهەمهێنان و کڕینی کۆمپانیەکان یاریەکان خەرجەکات ئەمەی ئەمان بۆچی خۆ ئەوان لە ڕووی نەوتەوە زۆر باڵان پێویستیان بەمە هەیە بۆ ئەوە دەگرێتەوەکەوە ئەمریکا دەیەوێت نرخی نەوت بەگشتی دابەزێنێت لەبەرەوەی ئەمریکا وەک خۆیان دەڵێن منەتیان بە نەوت نەماوە لەبەرەوەی داهاتی کۆمپانیا تەکنۆلۆژیەکانیان ئەوەندە بەرزە تەکنۆلۆژیا بەگشتی لە پێش نەوتە کە ساڵانە 1.6 تریلیۆن دۆلار داهات کۆ دەکەنەوە ئەوان دایانەوەی یارمەتی هەموو وڵاتێک بدەن واز لە نەوت بێنن وازە سامانی سروشتی بێنە ناو دنیای تەکنۆلۆژیا سعودیە بۆ ئەوەی لەگەڵ وڵاتە زلهێزەکان بەردەوام بێ بتوانێت ڕکابەریان کە لە ئێستاوە 14 ملیار دۆلاریان تەرخان کردێ لە بۆ کڕینی کۆمپانیای زەبەلاهی ئەمریکی کۆمپانیای سینی تاوەکو بێن لە سعودیا پەرە بە یاریەکان بدەن ئەوە بۆ ئەوەش دەگەڕێتەوە کەوادانی هەلی کار لە بۆ گەنجان وڵاتەکەی خۆیان دروست بکەن لەبەرەوەی گەیم تەنیا بەس بزنس نییە بازرگانی نیە بەڵکو هۆبیەکە واتە شتێکە خەڵک بۆ خۆشی دوای خەڵکەوە دەبێکارە ئێستا هەر خەریکی ئەم گەیمانە بێ من لە دنیا بازەکەم کێشەکە بەس بێکاری نییە خەڵک هەموو شەوێک یان هەموو ڕۆژێک چەند کاژمێرێکی هەیە بۆ کاتێکی تەرفیهی بەسەری ببە ئێستا فیلمەکان داهاتیان دابەزیوە یعنی داهاتی فیلم بۆتە 98 ملیار دۆلار کە پێشتر 100 بوو ئێستا دابەزیوە ڤیدیۆ گەیم شوێنی گرتووەتەوە داهاتەکەی بۆتە بە 280 ملیار دۆلار لە ساڵێک واتە خەڵک حەز دەکە زیاتر ئەو کاتێککە هەیتی لە بواری تەرفیهی لە یاریەکان سەرفی باش کاکەژیر ئێوەی گەنج من باسی خۆمان ناکەم پیرەکان باس ناکەم باسی ئێوەی گەنج دەکەم لە کوردستان لەخوا بەزیاد بێ من دڵنیام ئەگەر نەڵێن بە هەزاران بە سەدان گەنجی زۆر زیرەک و بەتوانامان هەیە لە بواری ئایتی و ڤیدیۆ گەیم گەنجی کورد دەکەوێتە چۆی ئەمەوە یاخود بزنێزمانە گەورەکان دەتوانن سوود لەمە بێن و کوردیش بێتە ناو ڤیدیۆ گەیمەوە ئێستا باشترین هەلە لە بۆ کوردستان کە بێتە ناو بوارە لەبەرەوە ئێستا من خۆم کە ڤیدیۆ بڵاو دەکەمەوە لە یوتیوب هەندێک لە ڤیدیۆیەکانی خۆمان بە زمانی کوردیە لەسەر گەیمە ملیۆن ڤیوی هەیە واتە زیاتر لە 1 ملیۆن گەنجی کورد سەیری یاریەکان دەکەم زیاتر لە 2 ملیۆن کەس پێمان وایە وەکو یوتیوبەرەکان پێمان وایە یاریەکان دەکەم جا هەر کەسێک ئەگەر 1 دۆلار سەرف بکە مانگانە ناو دنیای ڤیدیۆ گەیم واتە ملیۆنان دۆلارمان هەیە ئەگەر بێت و کۆمپانیایەک بزنسمانێکی گەورە بێ شەریکاتێکی گەورەی عالەمی بێنە لێرە قوتابخانەیە بکاتەوە لە بۆ دروستکردنی یاریەکان کە پارێکی زۆر کەمی تێدەچێت لە بۆ دروستکردنی
دەتوانین داهاتێکی زۆر پەیدا بکەین لە کوردستان و گەنج هەلێکی کار یەکجار زۆر ینی تەرخان بکەین. ئێمە لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کاک دوکتۆر عادل یەکدوو کۆبوونەوەمان کردی لەسەر ئەو بابەتە، ئەوان زۆر حەز دەکەن. زۆر باشە. ئێستا هەلێکی گەورەیە بەڕاستی گەیمەرمان زۆرە، خەڵک حەزی لە دروستکردنی ڤیدیۆ گەیمە، پارەی زۆریشی تێ ناچی، بەڵام پێویستیمان بەچیە؟ پێویستیان بەوەیە کەەوە حکوومەت بە شێوەیەکی فەرمی کۆمپانیەکان بێنێ لێرە فێرمانکان چۆن یاریەکان دروست دەکرێت. زۆر باشە بە ئومێدی ئەوەی کە هەم حکوومەت هەم کۆمپانیا و خەڵکە دەوڵەمەنەکەی کوردستان سوود لە ئەو شتانێکی ئەو باستانکە سوودی لێ بینە زۆر بەڕێز ژیار زیاد ژیر زیاد هەموو جارێ داوای لێبوردنەکەم ڕۆژنامەنووسی تەکنۆلۆژی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە هیوادارم لە ماڵەوە گلەیمان لێ نەکەن ناوەکەتانم بە هەڵەوت زۆر سوپاس بۆ ئێوە.